کاتتان باش. من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر نرخی تکێتی فڕۆکە لە هەرێمی کوردستان. بۆچی ئەو فڕۆکانەی کە لە وڵاتانی دەرەوە دێنە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان نرخی تکیتیان بە بەراورد لەگەڵ وڵاتانی هەرێمی و ناوچەکە دووقاد و سێقادی نرخی تکیتەکانیان گرانترە. نەبوونی کۆمپانیایەکی خۆماڵی فڕۆکەوانی چەندە وای کردووە نرخی تکیت لە هەرێمی کوردستان ئەوەندە بەرز بێت. ڕۆلی فڕۆکەخانەکانی نێودەوڵەتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سلێمانی چەندە ڕۆلیان هەیە لە دیاریکردنی نرخی ئەو تکیتانە. دەستەی فڕۆکەوانی نێودەوڵەتی لە چێوەی دیاریکردنی نرخی تکیتی فڕۆکەیە لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان. لەگەڵمان چێ نرخی تکیتی فڕۆکە دیاری دەکات؟ نرخی فڕۆکە لەلایەن ئەو کۆمپانیانەیە کەەوە بابرنە و ئێرلاینانێکەوە تەیاریان هەیە هەر لە دەستەوانە و خۆیان دیاری دەکەن. باش بەس بۆچی لە کوردستان نرخی تکیت گرانترە بە بەراورد لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران یان لەگەڵ سووریە؟ وڵڵاهی ئەوە دیارە دەگەڕێتەوە سەر هەم ئێستا لەوانەیە لە ئێران پارە با بڵێن قیمەتی نییە ئەوەندا و هەروەها لێرەش با بڵێن وە بزەم لەبەر ئەمنیەت ئەنی ئەو هەتا و فڕۆکەوانێکەوە دێ و ئەو تیمەی لەگەڵیتی ئەوانش تەسیر دەکەکەوانە ئەوانش زیاتر پارەیان دەوێ ڕاتبیان زیاترە. تۆ باست لە دێمە کرد لە تەمین کرد کە گوتت پارە دەچێتە گیرفانی کاپنەکە و ینی ئەوانەی کە لە بوارەدا کار دەکەن کۆمپانیاکانیش. بەڕاستەر ئەوانە سوودمەندن ئەوە تاکە هۆکارەکە تکیتی فڕۆکە گرانبی؟ نەخێر هۆکارەکی دی سەرەکی ئەمە تا ئێستا لێرە هیچ کۆمپانیایەکی خۆماڵیمان نییە. ئەگەر ئێمەش وەکو وڵاتانی دەرەوە 3 تا 4 کۆمپانیای خۆماڵیمان هەبا و بە ئوستوڵەکی گەورە یعنی چەند تەیارەکیان هەبوایە سەفەر بکەن بۆ ئەو وڵاتانی دەرەوە ئەکید ئەو هێڵە ئاسمانیانە بیانیەکانیش نرخەکانیان دەینا خوارەوە. بەڵام ئێستا ئەوان بە ئارەزوی خۆیان نرخدادنێن لەبەرەوەی ئێمە کۆمپانیامان کۆمپانیای شەریکەی تەیڕانمان نییە با بڵێنیان شەریکەی تەیڕانی وەتەنیمان نییە. باشە بۆچی تاوکو ئێستا هەرچەندە دەگوترێت هەرێمی کوردستان دەوڵەمەندە وڵاتان چاویان لە کوردستانە بۆچی تاوکو ئێستا کۆمپانیای ئەهلی کوردستان دروست نەبووە هەرچەندە دروست بووە بەڵام سەرکەوتوو نەبوونە؟ ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو خاوەن سەرمایەدارانەی ئێرە کە سەرکەوتنیان نێنەوە نەیانتوانیوە لەگەڵ خەڵکی شارەزایان لەگەڵ وەکو بزنسێک بتوانن سەرمایەکانیان کەمی تەجروبەیە؟ ئەکید تەجروبەیە ئەمە لەو مەجاالە تەجروبەمان کەم. ئەگەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستانەوە سەفەر بکات بۆ ئەستەمبول یەکێکیش لە بەغداوە سەفەر بکە کە ڕێگاکەشی دوورترە بەڵام هێشتا نرخی تکیتی فڕۆکەی ینی ئەو فڕۆکەیەکی دەیگری لە بەغداوە هەرزانترە لە هەولێر. بۆچی؟ چکە بە خۆت دەزانی ئەوە پێشان زۆر فەرقی هەبوو پێشان لە بەغدا لە بۆ وڵاتی تورکیا هەرزان بوو هەولێر کوردستان با بڵین زۆر گرانتر بوو. ئێستا هەندێک فەرقی کردەوە بەس هەر فەرقەکە هەیە هەر هەیە بەس کە زانیاری من مەتارەکانی کوردستان زەریبەی وەردەگرن و ئەو هەش دەزانین مەتاری بەغدایە زەریبەی وەرناگری ینی پەیوەندی بەو زەریبێ بەو باجێ ئەگەر فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی بڵێدا مەسەلەن خطوط زەوی عێراقیە لە بەغدا هەردەستی 3 ساعتە تەیارە لە بۆ تورکیا لە هەولێر هەڵدەستی 2 ساعت و نیوە بەڵام هەولێر 20 دلار 30 دلار لە بەغدا گرانترە. ینی مەتار پارە دەخاتە سەر تکیتەکان ئەوها زانیاریمانەوە هەیە زەریبەی لە تیاری وەردەگرێت. باشە هەندێک جا بە تایبەت لە وەرزی گەشتیاریدا تکیتی تیارە دەبێت بە 1000 دلار. بەڵێ ئەوە کو دەبێت چاودێریەک هەیە لەسەر ئەوەی چێ نرخدادنێ حکوومەت دەڵێ ئەمە گرانە هەرزانە؟ نە ئەوە پەیوەندی بە مەقعد وایە ئێستا مشتری دێتە ژۆرێ مەسەلەن دەڵێ من دەبی 2 ساعتی کە سەفەرکەم 3 ساعتی کە سەفەرکەم تەمەشا دەکەین تیارەکە هەیە 3 ساعتی کە 4 ساعتی کە 2 مەقعدی تێدامایە 3 مەقعدی تێدامایە ئەو مەقعدەش بزنس کلاسە مەجبورە یعنی دەبڕیتن بە نرخەکی یعنی لە بەڵام پێ دوانی ئەم نرخێکی ینی ئاسایی نەبێ زۆر جار تۆ دەبینی لە وڵاتێکی دوورەوە
دەیتە وڵاتێکی تر طبعا زۆرە ئێستا ئەم مەسەلەن مەوسممان لە پێشە جار وایە دەگاتە 1200 دلار و 1300 دلاری جار وایە هەر یعنی دێش نابی لە ناو تیارەی لە ناو هیچ تیارێک یعنی هەر جێی نبینیەوە ئیلا دەبی پێش هەفتەک پێش بەدە ڕۆژی حەجز کاتەوە بەڵام مسافرێک دەیەوێت سەفەر کە لە بۆ 2 ڕۆژی 3 ڕۆژیکە مەقعدی نبینتەوە یعنی نەک برین بە 1000 دلار و 1200 دلاری ئەگە بە 3000 دلاریش بی مەقعد نییە مەقعدی بەتاڵ نییە. تۆ وەکو کاسبکارێک زۆر گەشت دەکەیت؟ بەڵێ بە فڕۆکە زۆر گەشت دەکەیت؟ بەڵێ باشە تکیتی فڕۆکەکان گرانە بەلای تۆیان نۆرمالە؟ بەعزە حالەتەیە نۆرمالە بەڵام هەلێکسەر زۆر گرانە. پێ دوایە بۆ گرانە ینی ئەو کاتێک تۆ لە هەولێرەوە سەفەری وڵاتێک دەکەیت بە بەراورد لەگەڵ وڵاتێکی دیکە زۆر گرانە. جیاوازی زۆرە بە دنیایەوە بەڵێ بۆ نمونە من ئێستا لە هەولێرەوە تکیتی تیارەی داخلی وڵات و تورکیا ببڕم باشە جیاوازیەکی 150 تا 60 هەیە لەوەی کە من لە داخلی تورکیا نفسی تکیت ببڕم و نفسی ڕەحلە و نفسی تیارەش نفسی مەسافە نفسی مەسافەش لە هەر شارێک بۆ شارشتر لە ناو وڵاتی تورکیا تۆ تکیت ببڕی زۆر جیاواز ئەگەر لێرکانە مەسەلەن بە چەندین جار لێرە داوای تکیتمان کردێ لەوەی کەسی وامان نەبووە ئەنی جیاوازەکەی 150 لەو 60 پرسیاری ئەوە نەکردێ بۆ گرانترە؟ ئێرە بە حساب کۆمیسیۆنی دێتە سەرێ ئەوەی وەکو شەریکەی تەیڕانەکان باجی زیاتر دێتە سەرێ لێرکانە 2 قیمەت وەردەگرن بەڵام ئەگەر لەوێ بیبڕی حسابی تیارە داخلیەکان دەکەن تەسیر لە کارتان دەکاوە؟ بەڵێ بە دنیایەوە ئەمن وەکو کاسبکارێک سەفەر دەکەم سەفەری وایە هاتنەوەم 1000 دلار تەکلیفی کردێ سەفەری وا هەبووە 900 دلار هاتوومەوە لەبەرەوەی زەختە بۆ یاتیارە کەم بووە باشە گرانترین تکیت کە تاوەکو ئێستا کڕی بێت بە چەند؟ 964 دلار تکیتم کڕیوە بەس پێ هاتیمەوە لە ئیستانبولەوە هەمان تکیتی 6 ڕۆژ پێش بەڵێ 6 ڕۆژ پێش وەخت چوویمە هەمان تکیت بە 320 دلاری چوویمە 964 دلار پێگەڕامەوە ناچار بووی ناچارم وابزانم تکیتیش لە دووبێ و لۆسین ناگاتە 800 دلاریش. بابزین بۆچی تاوەکو ئێستا هەرێمی کوردستان نەبووتە خاوەن فڕۆکەیەکی خۆی خۆتان نەزان هەر کۆمپانیایەکی بەڵێن فڕۆکەوانی بتوانێت کە لە هەولێر یا مەسەلەن بەڵێن لە کوردستانەوە بتوانێت مەسەلەن ئەم هێڵانە دەست پێ بکە ئەبێ موافقاتی تەیڕانی مەدەنی عراقی وەربگرێ ئەوەش یەک لەوانەیە کە ڕۆژانە توانم بڵێم بە هەفتانە ڕێنمایی لە بەغا ئەگۆڕێ ئێستا مەسەلەن لەم ڕۆدا کە باڵێن تەیڕانی مەدەنی عراقی عمری تیارەی کردوتە 17 ساڵ با بڵێن باشە کەوایە بەغدا کۆسپی گرنگی بەردەم هەر کۆمپانیایەکە بێوێتن لە عێراق و لەو ناوچەیە کار بکە بەڵێ بەحتمەن هەروەهایە بۆ هێشتا ئێستا زۆربەی باڵێن خاوەندەرەکان ئەوانی کە ساحەبی پارن مستەسمرن ناتوانن لە مۆزعای استثمارکەن چونکە ئەڤیشن بە شێوەیەکی عام ئیشێکی زۆر ریسکە بەسەراحەت. باشە حکوومەتی هەرێمی کوردستان لە چێوەی ئەو پرسە هەیە چونکە بێگومان ئەمە بمانەوێ و نەمانەوێ زەرەرێکی زۆر لەسەر خەڵکی کوردستان دەوەستێت گەشتیارێک هاوڵاتیەکی هەرێمی کوردستان کە گەشت دەکات بارچێکی یەکجار زیاد دەدات بە بەراورد لەگەڵ هاوڵاتێک کە لە کۆماری ئیسلامی ئێران بچێتە وڵاتێکی دەرەوە. ئەمانە هۆی شتی ترە بەڕاستیتە پێشەوە کە ئەو کە باست بازەکەی نرخی تکتە با بڵێن نرخی تکێت لێرانە کە زیاد دەکەی لەسەر هاوڵاتی تەنها فڕۆکە نییە نیشتنەوەی فڕۆکە لە هەموو فڕۆکخانەکانی هەولێر و سلێمانی و بەغداش با بڵێن زۆر زۆرگرانە بەراورد بە ئەوە فڕۆکەخانەکانیش هۆکارن لە بەرزبوونەوەی نەسەد ئەمانە هەمووی کۆستە ئەچێتە سەر هاوڵاتی مثلەن کە باسی بنزینەکەین سوتەمەنی ئەمڕۆ سوتەمەنی لە کوردستانە لە دەوری 90 تا دلارێکە بۆ لترێک بەڵام لە دەرەوەی کوردستانە کە تورکیایە کە ئەرمینیایە کە ئەڵمانیایە ئەوڵندایە لە 65 سنتە ئەمە 135 سوتەمەنی زیاتر وەکو سوتەمەنی بازەکەم کە خۆزانی فڕۆکە تێچووی کاریگەری تێچووی هەر گەشتێک 180 کۆستی بەس تەنها باڵێن سوتەمەنیە کە من تەسیرێکی زۆر لەسەر بەڵێ 180 تێچووی فڕۆکە سوتەمەنیە دوای ئەوە کە دێتەوە مەسەن بە شتێکی تر هەیە زۆر میهمە بەنسبەت ئینشورانس وڵاتی ئێمە هەتا ئێستا لە وەرزۆنە زۆر باڵێن گەشتارەوە نازانن تەمینی هەموو دنیا یەک تەمینی هەیە فڕۆخە بەڵام
کۆمپانیەکانی جیهانی کە دێن بۆ کوردستان و ئێمەش وەکو مەسەن کۆمپانی خۆماڵی ئەبێ ئەکسترا ئینشورانس بکەین پێڵن وەرڵد ریسک ئینشورانس ئەمە بۆ هەر مسافرێک تەنها نرخی 20 دلار ئەچێتە سەر لە هەر تکێتێک بەڵێ لە هەر تکێتێکی فڕۆکە 15 تا 20 دلار ئەچێتە سەر گەشتیارێکەوە ئەوەش بەهۆی ئەوەیە کە تێڕانی مەدەنی عراقی تا ئێستا نەیتوانیوە لەگەڵ ئیاتا منظمەی ئیاتا بگەنە ئەم هەوەیەکە لە وبسایتی خۆیان کە عێراق لە وەرزۆن دەرکەن ئەبێ ئیشی بۆ بکرێ بۆچی عێراق ینی کەمتر خەمە ینی مەسەلەکە چییە تا ڕادێک وەکو دەبیرێن عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی ئاسایشێکی باش پێش شەڕی داعش کوردستان لە دەوری وەرزۆن بوو تەمینی فڕۆکەکان لە کوردستان هەردوو فڕۆکخانە زۆر کەمتر بوو لە فڕۆکخانە بەڵام لە دوای شەڕی داعشەوە گەڕاوە سەر یەک نزبەی کە لەگەڵ بەغدا ئەبێ بەڕاستی تێڕانی مەدەنی عراقی ئیش بکە لەسەر ئەمیشە کە بتوانێت ئاسمانی عراق ئێستا ئامنە خۆتان نەزان ئاسمانش کراوەتەوە بەرامبەر هەموو هێڵەکانی جیهان ئەتوانن عبوری ئۆڤەرفلاین بکەن بۆیە ئەبێ ئیشی زیاتر بکرێ بۆی کە ئەم کۆستانە بێتە خوارە و باڵێن خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوە بکات لە داهاتووەکی نزیک یان داهاتووەکی ئەگەر زۆر دوور نەبێت بتوانین لەمە دووە فڕۆکەی خۆماڵی هەبێت سەر بە کۆمپانیەکانی کوردستانیان بە حکوومەت بێت بتوانێت گەشت بکات گەشت ڕێک بخات ئێمە ناتوانین ببین بە منافسەی کۆمپانیەکانی بیانێ چونکە ئەم کۆمپانیا بیانەنا 1995 کۆمپانیەکان حکوومەتی وڵاتەکان ساهمیتیایە و دامیتیاکەن بەسەڵاحەت پێویستان بە دامی حکوومەتە من لە هەموو بەرنامەکان قسەم کردو ئەگەر حکوومەت پاڵپشتی کەرتی فڕۆکەوانی نەبێ کۆمپانیەکانی خۆماڵی ناتوان بەردەوام لە خەمیتی ئێستا حکوومەت بەڵێ و کاریشی بۆ دەکەن و ئەمەش ئاخر کۆبنەوە لەگە فڕۆکەکانی هەولێریش کردووە لە ماوەی چەند ڕۆژێکە وعدی ئەویان پێداون کە بتوانن ئەوەی لە تااقەتیان نەبێ دامی کەرتی فڕۆکەوانی بکەن دەبەر ئەوەی ببێت دەعم کۆمپانیەکانی فڕۆکەوانی ئەقلیمی یان عێراقی یان ناوخۆی با بڵێن ناتوان بەردەوام بن چونکە خۆ دەزانانی هێڵی ئاسمانی عراقی کۆمپانیایەکی حکومیە 100% دامی بۆ دەکرێت سعری بنزینی تەنها 10 نادا زۆربەی نیشتنەوەکانی لە فڕۆکەخانەکانی عێراق پارە نادا دەتوانم بڵێم تا ڕادەیەک باجی گەشتیاران نادا ئەتوانم بڵێم بانقی بابنی وەزارەتی مالیە دامیەکە بەکردنی فڕۆکەکان بۆیە تۆ ناتوانانی بێ حتا منافەسەی ختوجی عراقیش بکەین ئەگەر هاتو حکوومەتی هەرێم باسی کوردستان بکەین حکوومەتی هەرێم ئەبێ دامێ بکە یاخود ئەبێ بتە ئینڤێستەرێک لەناو ئەم کارتە تایبەتە کەرتی تایبەت بەبێ کەرتی حکومی لە بواری فڕۆکەوانی بەڕای من پێشکەوتو ناکەن نرخی تکێتی فڕۆکە گرانە بەلایەوە ئارەوەڵە بەڵە گرانە چکە بەلای بەلایانی کەم بازرگان ئەگەر بێت و سەفەر چ بۆ دوبێ بکەت بۆ سیم بکەت بۆ ئێران بی یعنی لەم حالەتە ئەو پلیتەکە بە گران دەوەستێتن ئەم کاڵایەکە دێ بۆ ئێمەش دێتن لە هەمان کاتدا گران ڕادەوەسی لەسەر ئێمە سەوارەت بە تکیتی فڕۆکە ینی پێدا ئاساییە نرخەکەی جگە لەوەی کە تکیت لە کوردستان گرانە و لە دەوڵەتانی دی وەکو ئێران و تورکیاوانە 150 لێرکۆنە هەرزانترە ئایا هۆکارەکەی چییە؟ باش هەندێک جار دەڵێن تکیتی تارە دەگات بە $1000 لە وەرزی گەشتیاری پێدوانیە نرخەکەی زۆر بێت بەرەوەڵا زۆرە مانجی 7 ئەمە مەجبور دەوین بەڕێ هاتوچێک ینی بە ئۆتۆمبیلات ناچارن لە بەرەوەی $1000 یعنی تقریبان لە $800 بۆ $1200 گرانترین تکیتی فڕۆکەت بە چەند کڕیوەتەوە؟ $780. ئێمە خاوەن دوو فڕۆکەخانەین لە نێو هەرێمی کوردستان فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر و سلێمانی و ناوچەیەکی بەرفراوان لە دەست ئیدارەی خۆمان لەگەڵ ئەوەشدا نرخی تکیتی فڕۆکە لە هەرێمی کوردستان بە بەراو لەگەڵ ناوچەکانی دیکە گرانترە ڕاستە بەڵێ وابزانم ئەو بابەتە زۆر زیاتر پەیوەندی بە هێڵە ئاسمانەکانەوە هەیە و هۆکارەکانیشی بە دەرەجەی یەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناوچەکە یاخود فڕۆکەخانەکانی خۆمان ئینشورەنسی نییە یعنی زەمانی نییە عادەتەن ئەمە معنای ئەوە گەیەنێ کە بۆ هەچ هێڵێک بڕیاری ئەوە بە کە بێتە منتیقەکەەوە ناوچەکە خۆی بۆ خۆی ینی ڕسکێکی گەورەیە لەبەرەوە عادەتەن ئەوان مەسائلی ئینشورەنس بۆ تەختیاکەن سەبابەکەی بە دەرەجەی یەکەم ئەوەیە ئێوە دەتوانن وا بکەن ئەو کۆمپانیانەی کە لێرە گەشتەکان کاریگەریتان هەبێت لەسەر دیاریکردنی نرخی تکیتەکە خۆی بەپێی یاساکان ئێمە یعنی تەداخلی بۆمان نیە ینی ئەوە نیە با بڵین یعنی تەداخلی نرخەکانیان بکەین
بۆ لەبەریکە ئەو هێڵێکە بڕیاری وایە بێتە کوردستان یا هەش فڕۆکەخانەیەکی کە بیر لەوا کاتەوە ئەو خەتێکە بەکاری هێنێ یا هەڵێ بژێرێ بۆی کە گەشتەکانی تیا ئەنجامدا اقتصادیان بە قازانج بۆی گەڕێتەوە یان نا یعنی من ئەگەر کابرا بخەمە اختیارەوەی کە کەوا وەرە تیارەکە و بێنە بۆ هەولێر لە جاتەوەی کە بیبێ بۆ عەمان ئەو کاتە کابرا بێ سەیری ئەوە بکە ئایا گەشتیاری لە بۆ عەمان زیاترە یعنی بڵین تیارەکەی مووی پڕکاتەوە یاخود بۆ هەولێر لەبەرەوە زۆر پەیوەندی بەم بابەتانەوە هەیە یعنی هیوا هەیە لەوانەیە لە تورکیا و لەوانەیە لە ڕۆژێکە ئەگەر بڵم 5 یا 4 ڕەحلەی بۆ عەمان هەبێ بەڵام لە کوردستان ئەو ژمارە زۆرەی نییە بەڵام نەبوونی کۆمپانی خۆماڵی لە نێو هەرێمی کوردستان هێڵی ئاسمانی ئەمە گرفتێکی گەورە نییە؟ بەدڵنیاییەوە تەبان ئەمە گەر هێڵی خۆمانمان هەبووە دیارە ئەمانتوانی زیاتر تەحکوم بە سعرەکانەوە بکەین یاخود ئەو شوێنانی کە تەختێ نەکراوە بیکەین لە هەموو ڕێکەوە بۆ خۆمان ئیسیفادەی هەبوو هەتا کۆکۆی کە هێڵەکە خۆی ئیسیفادە بکە بۆ گواستنەوەی گەشتیاران و باڵێن اقتصادیان ئەو قازانجی کە ئیکە بۆ ئێمە باشتر بوو بەڵام بەداخەوە تا ئێستا ینی بابلین ئەو بابەتە زۆر بە جدی وەرنەگیراوە منتی ئەگەم کەوا زەحمەتی هەیە بۆ وەرگرتنی ڕەزامەندی بەغا لەبەرەوەی کە دیسان علاقی بەسەر بازاڕەکەەوە هەیە دیارە بەغا بە ئاسانی AOC نایە بە هێڵە ناوخۆیەکان یاخود ناهێڵە ژمارەیان زیار بێت ئەویش لەبەرەوەی کە لە پێشودا بەغدا بربەستی دروست کردووە بربەستەکە بەڵێ ینی ئێمە یەک دوو تەجروبەی پێشووترمان هەبوو کەەوە زۆر سەرکەوتو نەبوو لەبەرەوەی کە ئەگەر بە نرخێکی زۆر زۆر گەورە و وەختێکی زۆر زۆر دوور و درێژ ئەگەر ئەو ڕەزامەندێشی باە بۆ ماوەی ساڵەکەیە تۆ بواە بۆ ساڵی داهاتوو بە هەمان سەر ئێشا بڕۆشتیتایە دوای ئەمە پەیوەندیدارە بە هێڵی ئاسمانی عراقی کە عێراق ناوێ منافسەی بۆ دروست بێ بەڵێ 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 نانوێ شەریکی بۆ دروستکەنیانی باشە سەبارەت بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەڵێ یعنی ئێمە لە ڕابردوودا دەزانین کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەسەر ئاستی عێراق لە پێشەوەی فڕۆکەخانەکە ڕاستە ئێستا دۆخی چۆنە؟ بەڵێ بە دڵنیایی و ئەتوانم پێ بڵم هەتاک و ساڵی ئاپلۆقەکە ئێمە لە پێش بەغاشەوە بووین بەڵام بەداخەوە لە کاتی ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان بەڕووی فڕۆکەخانەکانی هەرێم تەعاان ئەو 2 ساڵە لە ساڵی 2010 سێ مانگی ئەخیری حەڤە و سێ مانگی ئەوەڵی بابڵێ 2010 تەوان ئەمە کاریگەری زۆری هەبوو لەسەر ژمارەی گەشتیش و گەشتیاران هەروەها کارگۆش لە بەس خۆشببختانە یان توانم بڵێم کەوا ئێمە ئێستا وردە و بە شێوەیەکی جێگیر ئەگەڕێنەوە بارودۆخی جاران بەس ئەگەر بین سەیرە ڕقەمەکانی حەڤە و هەژدە بکەین و ئەگەر حەڤە و هەژدە مقارڕم کە بە فڕۆکەخانەکانی تری عراق بێگومان ئێمە لە پێشەوە نبین لەبەری کە ئێمە 3 مانگمان لێ ڕۆیشتووە یعنی تۆ تەسەوری کە ئێمە مانگی تقریبان 140,000 گەشتیارم هەیە من لە هەولێر یعنی ئەگەر 3 مانگی لێ دەرکەی چەند هەزارەکە لەبەرەوە ڕقەمەکان ینی ئەوەنێ گۆڕە لەبەری کە ئەو دوو گاپەی تێکەوت ینی ئەو 6 مانگی ئابلۆقەکە لە سەرمان باشە سەبارەت بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە ڕابردوودا قەرزێکی زۆرتان لەسەر بەغدا ئێستا پەیوەندیەکان ئاسایی بۆتەوە و ئەوەی بشزانین فڕۆکەخانە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە چیتان کردووە بۆ ئەمە بێگومانە و پارەیە بۆ ئێمە دەورێکی یەکجار گەورەی هەیە لەبەرەوەی کە ئێمە کوردستان چەند ساڵەکە ینی بە قەیرانی دارایی ڕۆ و ئێمەش قەت حەزمان نەکردوکەوە بین بە بارگرانی لەسەر وزارەتی مالی ئێستا تەعاان زیای کردووە یعنی هەتاک و پار و بڵام مانگی پێشوو تقریبان 40 میلیۆن یعنی سەر و 40 میلیۆن دلار ئەمە بەس پارەی بابلین خطۆتی جەوەی عراقیانی کە قەرزاری ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسیکەین ئەوە تەعاان زۆر زیاترە لەبەرێکە گەر بین حسابی بڵین نرخی تێپەڕبوونی تارەکان بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان ئەوەش خۆی بۆ خۆی بابەتێکی کە ئێمە ئەگەر ئەومان وەرگرتە پێویستیم بۆ نابوو مەسەرەن بۆ ڕاهێنانی ستافەکان یا خۆت بۆ نوێکردنەوە و دانانی ڕادار یا بڵێن سیانی ئەجیزەی تاوەر و هەموو بابەتەکانی کە پاری پێ بەم چکە خۆی وایە لەو سندوقە بڕاتە دەرێت سەبارەت بەو بارجەی کە لە گەشتیار لە سەرنشین وەردەگرن دەگوترێت فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و ئەوانەی هەرێمی کوردستان باز زیاتر وەردەگرن لە فڕۆکەخانەکانی ئێمە ئەو باجێک کە دانراوە زۆر بە دراست کراوە ئێمە ئەساسان هەموو با بڵین ئەو پارانەیکە کە لەسەر فڕۆکەخانەکان ینی دامان ناوە ئیتر بە هەموو ینی بە هەموو باجەکەەوە هەمووی بە پێی AIP و یاسای عراق دامان ناوە ئەوانەی کە ئەتوانین ئێمە دەستکاری بکەین یەک تۆس لەبەر بارودۆخەکەی خۆمان و یاخودەوەی کە گونجاو بۆ فڕۆکەخانەکان ئەوەش بە شێوەیەکی یاسایی کرا ئافۆن دوای
چەندەها پێشنیاری ئێمە و فڕۆکەخانەی سلێمانی و چەندجار لەگەڵ لژنەی ئابووری ئەنجومەنی وەزیران دانیشتین دوای ئەوە کردمان بە دراسەیەک و پێشکەشی ئەنجومەنی وەزیران کرا لە دواییە درا بە پەرلەمان و کرا بە قەرار یعنی بڵین ئەفو تەصدیق کرا لەلایەن پەرلەمانەوە دوای ئەوە قەراری پێدەرچوو یعنی شتەکان هەموو یاساییە ئەوە نێ بڵێ سلێمانی بە کەیفی خۆی ئەوە وەرەگرێت و هەولێر ئەوە وەرەگرێت و ینی بەو شێوەیە ڕێکخراوە وەک دیارە ڕۆژ لە دوای ڕۆژ گەشتەکان بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەرێمی کوردستان زیاد دەکات و شوێنی وەستانی فڕۆکەش بەپێی ئەو گەشتانەی کە دێن وا پێدەچێت کەمتر بێت پرۆژەتان هەیە کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەم بوارەدا فراوان بکرێت بەڵێ بێگومان ئێمە پلانێکی زۆر تۆکمەمان هەیە و پاش چەند ساڵ دراسەکردنی ئەویش بە دوای ئەوەی کە ماستەر پلانی فڕۆکەخانەمان نوێ کردەوە بەس ئیتر ئەم ڕووداوانەی ئەخیر تەبعاً ڕێگر بوو لە پێشا داعش و دوای ئەوە بڵین داخستنی ئاسمانەکە بەڕووی گەشتەکانە کە تەبان کاریگەری هەبوو لەسەر داهاتی خۆمان لەبەری کە ئێمە ئەم پرۆژانە ئەتوانم بڵم لە ساڵەوەی بە داهاتی خۆمانەکەین لەبەر ئەوە ئەو ئیشانە هەمووی ڕاگیرە بەس لەگەڵەوە شاماستەر پلانەکە با بڵین بە شێوەیەکی گشتی پێویستی بە ڕەزامەندی و دانیشتنی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وزارەتی مالیە هەیە لەبەرەوەی کە ئێمە کۆمەڵێک بابەت هەیە لێرەیە ینی کە پێویستیمان پێ وەکو پێویستی بە هەلیپاد بۆ هەلیکۆپتەرەکان زیاکردنی ستاندەکان هیچ جێگەی وەستانی تیارەکان بڵین فراوانکردنی ناو تێرمنەڵ تەوانێمە کە باسی ئەماناکەین هەووی بە چەنەها مەلایینی تێچێ بەس ئێمە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەتوانێت لە ڕێی داهاتەکەیەوە ئەو خەرجیانە بکات ئێمە توانین بڵین بە هەنگاو بە هەنگاو بیکەین بێگومان بەشی ئەوە ناکە لەبەری کە ئێمە مانگانە مەصرفێکی یەکجار زۆرمان هەیە بەس بە سیانەکردنی ئەجهیزەکان و ڕادار و تاوەر و ئەجهیزەی ئەمنی و کامێرا ینی بێجگە لە سیانەکردنی بیناکانە و سیستمی سارکردنەوە و یعنی خۆی بۆ خۆی مانگانە مەصرفێکی یەکجار زۆری هەیە. نەبوونی کۆمپانیای خۆماڵی وای کردووە کە ببێتە هۆکارێک تکیتی فڕۆکە لە هەرێمی کوردستان گران ببێت بە براو لەگەڵ ناوچەکان بە تاکید تەسیری کردیە لەسەر هەموو بوارەکاندا بە تایبەت لە کاتی با بڵێن سیزۆن کە وەرزی گەشت و گوزار دەبێت کە کۆمپانیا فڕۆکەوانیەکانی بیانی زیاتر قۆڕخی کاتەکە دەکەن و دەتوانن زیاتر نرخی پلیتەکان لەسەر گەشت و گوزارانی خۆمان زیاد بکەن. کەوای استقلال هەیە لەلایەن کۆمپانیا بیانیەکان بە تاکید کە منافەسەکە کەمتر بێ استقلالەکە زیاتر دەبێت لەلایەن کۆمپانیا بیانیەکانەوە هەرچەندە کۆمپانیا بیانیەکانش هەمویان لێرە نین بەشێکیان لە ڕێگەی کوردستانەوە گەشتیار دەگوازنەوە بۆ دەرەوەی وڵات ئەوەش هەر هۆکارێکە بۆ گرانبوونی نرخی بلیتەکان لە کاتی وەرزی گەشت و گوزاردا سەرمایەدارێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە وەکو باسی لەوە دەکرێت بۆ خەڵکێکی زۆریش دەوێت لە هەرێمی کوردستانەوە بەرهێنان بکە تاوەکو ئێستا زۆر بەکەمی دەبینین خەڵکێک بێ سەرمایی خۆی لەو کەرتەدا وەگەڕ بخات بۆ چوونی ئێوە هۆکارەکە بۆچی دەگەڕێت هۆکارەکەی لە بۆ زۆر شت دەگەڕێتەوە یەک لەوانە کە ئێمە سەرمایەدارەکانمان لەوانەیە زۆرتر شارەزاییان لە گەرتی گەشت و گوزار و بە تایبەت فڕۆکەوانی نییە لەبەر ئێمە تاکو 2023 حەسارمان لەسەر بوو کە کەس نەی دەتوانانی بچێتە دەرەوە فڕۆکە بۆی نەبوو بێت بۆ وڵاتی ئێمە لە دوای 2023 کە ئەو سەرمایەدارانێک کە کۆنتر چۆن ئیشی بازرگانی لە شتیتکەیان کردووە ڕانەهاتون لەسەر ئەوەی دەست بە بازرگانی بکەن و دەست بەوە بکەن کە وە بەرهێنان بکەن لە باری فڕۆکەوانی ئەوە یەک لە هۆکارەکانە دووەم هۆکار لەوانەیە ئاستەنگی زیاتر هەبێت لە بەردەمیان لە ناحەیە ڕۆتیناتەکانی حکوومەت و قوبوڵکردنیان وەکو موافقەدان بەغدا ڕۆلی گرنگ دەبینێ لە بەتاکید بەبێ بەغدا وە بەرهێنەرێک لە هەرێمی کوردستان ناتوانێت بەتاکید دەبێت موافقەی بەغدای هەبێ موافقەی مەتاری هەولێریشی هەبێ بۆ کردنەوەی هەڵێکی فڕۆکەوانی باشە سەبارەت بە قازانج و زەرەر هەندێک لە کۆمپانیای خۆماڵی لە ڕابردوودا کۆمپانیەکەیاندانە فڕۆکەشیان هەبوو بەڵام وەکو ئێستا دەبینین ناتوانن کار بکەن و تا ڕادەیەک دەگوترێت فەشەلیانی بۆچی سەبەبی ئەو کۆمپانیای کە فەشەلی هینە یەکەم شتیان کە ژێرخانێکی ئابووری بتەویان نەبووە لەو بوارەدا بە بۆچوونی خۆم و تاوەکو بتوانن بە پارەی خۆیان ئەم کارە بکەنەوانێ بە قەرزی بۆ ماوەیە یان بە قەرزی چەند ماوەیەک درێژخایەن ئەم فڕۆکەوانیان هێناوە و
دواتر لە بەر نەدان بەهۆی نەدانی فڕۆکەکان و یان قەرزی فڕۆکەکان قەرزی فڕۆکەکان بەڵێ بۆ هۆکارە زیاتر ئاستەنگیان لە بەردەم پەیدا بوو وابزانم مایە پووز بوون و تووشی زەرێکی زۆریش هاتن لەو بوارە. باشە ئەگەر ئێمە ئەو پرسیارە بکەین بەڵێ ئایا بەڕاست هەرێمی کوردستان و دۆخی کوردستان لە ڕووی ئابوووریەوە تەنانەت لە ڕووی سیاسیەوەش هاوکارە لەوەی کە ئێمە ببین بە خاوەن کۆمپانیایەکی خۆماڵی و بتوانێت تا ڕادەیەک ینی خزمەتێ سەرنشین و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن؟ بە تاکید کا کامەرانس ئەمە سەرمایهداری زۆر زۆر زەبەلاحمان هەیە هەروەکو هەموو کەسێک دەزانێ دەتوانن سەرمایەکانی خۆیان لەو بوارەدا بەگەڕ بخەن و زیاتر خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن و ئێمەش فڕۆکەیەکی تایبەتی خۆمان هەبێ کۆمپانیایەکی فڕۆکەیەک تایبەتی بە خۆمان. بەهۆی چەند هۆکارێکەوە گرنگترینیان نەبوونی فڕۆکەی مەدەنی نیشتیمانی خۆماڵی کە خاوەنی فڕۆکەی مەدەنی بێت لە هەرێمی کوردستان هەروەها بەهۆی نەبوونی بیمە لەلایەن دەستەی فڕۆکەوانی نێودەوڵەتیەوە کە عێراق وەکو ناوچەیەکی نائارام هەژمار دەکات ئەم هۆکارانە وای کردووە نرخی تکیتی فڕۆکەی هاوڵاتیان بۆ نێو هەرێمی کوردستان و بە پێچەوانەوەش لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوەی وڵات بۆ چەند قادێک گرانتر بێت. ئەم گرانیە وای کردووە بەشێک لە کاسبکارانی ئەم بازارە نرخی تیکیتەکانیان بەگران بکڕن و تەنانەت هێنانی کاڵاکانیشان بەگران بێتە ئەم بازارەوە. دوجار هاوڵاتیان باجی ئەو هەموو گرانیە بدەن چارەسەریش بەلای کەمیەوە بۆ ئێستا زۆر زەحمەتە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.